ورا كلاري كلاري بەڵێ جێبەجێ دەکرێت گۆڵپارێز تۆپەکە دوور دەخاتەوە گۆڵپارێز تۆپەکە دوور دەخاتەوە ئێستا تۆپەکە هەڵدانی لا ئاوت لە بەرژەوەندی یانەی وەرزشی بازیان هێرشێک بەیانەی وەرشی بازیان هێرشێک بەیانەی وەرشی بازیان جێبەجێ دەکرێت بۆ یاریزانی ژمارە 24 بەڕاستی ئاستەشینیا پێشکەزەکە ڕقم یاریزانی ژمارە 26 چی دەکات چ لەو تۆپەی دەکات چ دەکا ئەوهۆ دوور دەخرێتەوە لەلایەن بەرگریکارانی یانی وەرشی قەڵازیە تۆپ دێتە ژێر کۆنتترۆل یانی وەرشی قەڵازێ دەگەڕێتەوە لای یانەی وەرشی بازیان و دووبارە بۆ قەڵازێ دەیەوێ گۆڵی یەکسانبوون تۆمار بکە یاریزانی ژمارە 90 دەتوانێت گۆڵی یەکسانی بکاتەوە یاخودنا دەتوانێت گۆڵی یەکسانی تۆمار بکاتەوە یاخودنا هێرشێکی خەتەر بەڵام خەڵک بەمەی دەڵێ ئەڵڵا کەلاری دەی کەلاری گۆڵی یەکسانبوونیان بۆ تۆمار بکەوە لێدانێکی جوان بەردەستی فاوڵ لە بەرژەوەندی یانەی وەرزشی بازیان ببورن یانەی وەرشی قەڵازێ بەڵێ بەرەزان زۆرترین شێر بکەم تا زۆرترین کەس بتوانێت یاریەکە ڕاستەوخۆ سیر بکە بەڵێ لێدان شوێنێکی زۆر شاس بۆ ئەو مباشرە دەتوانێت گۆڵی تەعادل بکاتەوە یان پازدەدا شوتێکی زۆر بەداخەوە لێدانێکی جوان بەڵام نەیتوانی گۆڵی یەکسانی تۆمار بکاتەوە ئایا یاریزانانی یانەی وەرشی قەڵازێ دەتوانن دڵێ و هەموو هاندەرە خۆش بکەن و گۆڵی یەکسانی تۆمار بکەنەوە یاخودنا بەڵێ بەڕێزان ئێستا تۆپ لای بەرگری کاری یانەی وەرشی بازیانە بەرە دێینە کۆتایی یاریەکە و تا ئێستا یاریەکە 1-0 لە بەرژەوەندی یانەی وەرشی بازیانە بەڵێ خەڵازێ لە ناو یاریگای خۆی گۆڵێکی لێکراوە و بازیان لە دەرەوە یاریگای خۆی میوانی قەڵازێ و گۆڵێکی لە قەڵازێ کردووە ئایا ئەو ئەنجامە ئەوها کۆتایی پێدێ یاخود ناجارێ ناتوانین هیچ بڕیارەکی بدەین چکە تۆپە و وەفای نییە بەڵێ بەڕێزان وردە دێنە کۆتایی یاریەکە و چەند خولەکێکی کەم ماوە بۆ تەواوبوونی گێمی دووەمی یاری نێوان قەڵازێ و بازیان جێبەجێ دەکرێت لەلایەن گۆڵپارێزیانەی وەرشی بازیانەوە ئۆفساید بەڵێ بەڕێزان ئۆفساید ئێستا جێبەجێ دەکرێت لەلایەن بەرگریکارانی یانەی وەرشی قەڵازێەوە ئایا ئومێد بۆ قەڵازێ دەگەڕێتەوە یاخودنا ئێستا تۆپ لە بەرژەوەندی یانەی وەرشی قەڵازێیە ماشەڵڵا یانەی وەرشی بازیان هەروە هجووم لەسەر هجووم دیفاع هیچ بەقوت ناکە هەر هێرش دەبن بەڕاستی دەستخۆش یاریەکی گەرم و گوڕی خۆشە لای من زۆری ماوە بەڵێ بەڕێزان 5 خولەک ماوە تەنها 5 خولەک ماوە یاری نێوان بازیان و قەڵازێ بەڵێ بەڕێزان 1-0 لە بەرژەوەندی یانەی وەرشی بازیان و 5 خولەک کاتی یاریەکە ماوە دەتوانن گۆڵی یەکسان بوونەوە تۆمار بکەن یاخودنا لێدانێکی مەترسیدار بۆ یانەی وەرشی بازیان ئاتوان گۆڵی دوم تۆمار بکە بۆ دەرەوە
گەڵدانی گۆڵ ماڵی گۆڵ لە بەرژەوەندیانەی وەرشی قەڵازێ جێبەجێ دەکرێت لە بەرگریکارانی قەڵازێەوە قەڵازێ دەتوانێت گۆڵی یەکسان من تۆمار بکات یاخودنا كلاري شێرە کوڕانی قەڵازێ دەتوانم بگەڕێنەوە ناو کەشهەوە یاریەکەی یاخودنا كلاري فاول لە بەرژەوەندی یانەی وەرشی قەڵازێ بورن بازیان تبدیل لاعب یاریزانی ژمارە 26 دادەنیشێت و یاریزانی ژمارە 17 و یاریزانی ژمارە 26 دادەنیشن و گۆڕانکاری دەکەن یانەی وەرشی بازیان دوو گۆڕانکاری ئەنجام بدا بەڵێ بەڕێزان سە تۆپ لە بەرژەوەندیانە وەرشی قەڵازەیە یاریزانی ژمارە 8 بەڵێ قەڵازێ دەتوانێت گۆڵی یەکسانی تۆمار بکە یاخودنا هێرشێک بەڵام نا بەڕێزان کۆڕناڵێ لە بەرژەوەندی یانەی وەرزشی قەڵازێ دەتوانن گۆڵی یەکسانی تۆمار بکەن یاخودنا هێرشێکی مەترسیدار الله بەڵام بەداخەوە نەیانتوانی گۆڵی یەکسانی تۆمارکەن دووبارە کۆڕناڵ بۆ شێرە کوڕانیانی وەرشی قەڵازێ ئایا دەتوانن گۆڵی یەکەم تۆمار بکەن یاخودنا هێرشێکی مەترسیدار بۆ یانەی وەرشی قەڵازێ بەڵام نا هەڵدانی گۆڵ ماڵی گۆڵ لە بەرژەوەندی یانەی وەرشی بازیان بەڵێ بەڕاستی یاریێکی پڕ تاموچێش بوو بەڕاستی یاریێکی پڕ تاموچێش بوو بەڵام ئایا گۆڵی دووەم دەبینین یاخودنا ئایا گۆڵی تەعادلی دەبینین یاخودنا ئایا ئەو ئەنجامانە ئەو ها کۆتایی پێدە یاخو گۆڵی ترمان بۆ تۆمار دەکرێت نانە هەستەوە ناوبژیوان دەڵێ یاری بکە شێک بۆیانەی وەرشی قەڵازێ دەتوانێت قەڵازێ بگەڕێتە ئەوڵا بژی پاسێکی جوان بەڵام بەرگریکارانی یانەی وەرشی بازیان بەرگری دەکەن و بەڕاستی ئاستێکی یەکزار نایابیان هەیە یەکزار ئاست و ئەنجامێکی باشیان هەیە بەڵێ بەڕێزان تەنها دوو خولەک ماوە لە یاری نێوان بازیان و قەڵازێ ئەنجامی یاریەکە 1-0 لە بەرژەوەندی یانەی بازیان توانی لە خولەکی هەشتا گۆڵی یەکەم بۆ بازیان تۆمار بکە یاریزانی ژمارە 7 توانی گۆڵی یەکەم تۆمار بکات و ئەرچی بازیان ئاسانترکە بەڵێ بەرەزان جێبەجێ دەکرێت لەلایەن یاریزانانی یانەی وەرشی بازیانەوە بەڵێ بەڕێزان بەو وردە هاتینە کۆتایی یاریەکە بەڵێ بەڕێزان 5 دقە فاوڵ بەڵێ بەڕێزان تەنها 5 خولەک کاتی زیادکراوی یاریەکە ماوە ئایا لەو 5 خولەکەیدا دەتوانێت گۆڵی یەکسان تۆمار بکاتەوە قەڵازەیان یان بەو ئەنجامە کۆتایی پێدەی یان ئەوەتە بازیان گۆڵی شت تۆمار دەکا فاوڵ لە بەرژەوەندی یانەی هەوای خولەکی 91 و بازیان خاوەنی گۆڵێکە قەڵازێ خاوەنی هیچ گۆڵێک نێزە سات جێبەجێ دەکرێت لەلایەن یاریزانانی یانەی وەرشی قەڵازێەوە بەڵێ بەڕێزان لێدانێکی بەڵام دوور دەخرێتەوە لەلایەن بەرگریکارانی یانەی وەرشی بازیانە بەڵێ بەڕێزان 5 خولەک ئیزافی جێبەجێ دەکرێت ئایا قەڵازێ دێتەوە ناو کەشوهەوە یاریەکەی یان نە گۆڵی یەکسانی تۆمار دەکە یاخودنە هێرشێکی مەترسیدار و بەڵام بەرگریکاران یانەی وەرشی بازیان دووری دەکەنەوە بەڵێ بەڕێزان ئێستا تەنها 4 خولەک و نیو ماوە لە یاری نێوان بازیان و قەڵازێ هێرشێکی مەترسیە بەڵام دوور دەخرێتەوە لەلایەن بەرگریکاران یانەی وەرشی بازیانەوە بەڕاستی هەردوو لە ئاست و ئەنجامێکی یەکزار زۆر باش پێشکەش دەکەن بەڵێ بەڕێزان فاوڵ لە بەرژەوەندی یانەی وەرزشی بازیانە
تەنها چوار خولەک یاری ماوە و ئایا بەو چوار خولەکە هیچ ئەنجام دەگۆڕێت یاخود نا قەڵازێ گۆڵی یەکەم تۆمار دەکاتەوە یان نا بازیان گۆڵێکتر دەکات یانە یاخود هەر بۆ ئەنجامە یاریەکە کۆتایی پێدێ بەڵێ بەڕێزان بینەر بن تەنها چوار خولەک ماوە لە یاری قەڵازێ تا ئەنجام یاری 1-0 بازیان خاوەنی گۆڵێکە و قەڵازێ خاوەنی هیچ گۆڵ نییە بەڵێ بەڕێزان ئێستا تۆپ لەژێر پێی بەرگریکارانی یانەی وەرشی قەڵازەیە یاریزانی ژمارە 8 قەڵازێ زەختەکانی چڕ دەکاتەوە بۆ گۆڵ بەڵام بازیان ڕێگە نادا بەڵام بازیان ڕێگە نادا بەڕاستی بژی بەرگریکارانی بازیان بەڕاستی ئاسۆنجامش یەکجار بەرز پێشکەش دەکەن قەڵازێش بە هەمان شێوە بەڵێ بەڕێزان وەک دەبینن تەنها سێ خولەکی یاریەکە ماوە و یاریەکە تا ئێستا لە بەرژەوەندیانەی وەرشی بازیانە بەڵێ بەڕێزان تکایە لایکی لایڤەکە بکەن و لایکی پەیزەکەما بۆ بکەن وەک هاوکاریەک سوپاسیان ویلایەکتان دەکەین تاکە کەناڵ و تاکە پەیجین ئەو ڕۆتوانی بمان یاریەکەی بگوازینەوە بەڵێ بەڕێزانەوەش هاوکاریەکی بچووکی ئێمە بکەن مەمنونتان دەبین بەڵێ بەڕێزان ئەستا دوو خولەک یاری ماوە و کۆڕناڵ لە بەرژەوەندی یانەی وەرشی بازیان بەڵێ هەڵدانی لە ئاوت لە بەرژەوەندی یانەی وەرشی بازیانە بەڕاستی شێرەقڕانی بازیان یارێکی نمونەیان پێشکەش کرد قەڵازێش بە هەمان شێوە بەڵام گۆڵەکە نسیبی یانەی وەرشی بازیان بوو بەڵێ بەڕێزان وەک دەبینن ئێستا تۆپ لای یاریزانان یانەی وەرشی بازیانە بەڵام گۆڵ ماڵی گۆڵ لە بەرژەوەندی یانەی وەرشی قەڵازە بەڵێ بەڕێزان پەیتا هاتینە کۆتایی یاریەکە و بەڵێ مامە ڕاستی میهرەبانی مامە ڕاستی وەرە ئەو دوو خولەکەی کۆمنتاریەکەم بۆ بکەم مادەم کۆمنتانیش دەکەی جیانە بەڵێ بەڕێزان تەنها یەک خولەک ماوە لە یاری نێوان بازیان و قەڵازێ ئایا قەڵازێ دەتوانێت بگەڕێتەوە ناو کۆشەوە یاخود گۆڵێک بەرامبەر بە هیچ گۆڵ یاریەکە لە بەرژەوەندیانەی بازیان کۆتایی پێدە تەنها یەک خولەک ماوە ئایا یاریەکە ئەوها کۆتایی بۆ هۆ هێرشێک بۆ یانەی وەرشی بازیان هێرشەشی مەترسیدان ئۆهۆ بازیان نزیک بوو لە گۆڵی دووەم بەڵام گۆڵ پارێز ڕێگەی نەدا بەڵێ جێبەجێ دەکرێت لەلایەن بەرگریکار قەڵازێ کۆتا هێرشە قەڵازێ بەڵام و گۆڵ پارێز یانەی وەرشی بازیان ڕێگە نادا بەڕاستی ڕێگە نادا بەداخەوە ڕاستی ژیان تەبدیل لاعیبە چ بکەینە من توژبەرە کۆمنتاریەکەم بۆ بکە بەڵێ بەڕێزان بە زووترین کات گوێمان لە فیکەی کۆتایی دەوێ فیکەی ناوژیوان دەبێ لە بەڵێ بەڕاستی بەداخەوە قەڵازێ 0 بازیان یەک گۆڵ تەنها یەک خولەک ماوە بەڵێ بەڕێزان جێبەجێ دەکرێت لەلایەن گۆڵ پارێز لەلایەن بەرگریکارانی یانەی وەرشی قەڵازێ و ئایا قەڵازێ بۆ کاتەکەمەی ماوە دەتوانێت گۆڵ ئۆهۆ ناوبژیوان سەیری سەعاتی کرد تەواو ئاخیر هجوومە قەڵازێ ئۆهۆ بەداخەوە بەڵێ بەڕێزان تەنها 20 سانیەی ماوە یاریەکە کۆتایی پێدێت تەنها 20 سانیە یاری کۆدا بەڵێ هاتینە کۆتایی یاریەکە بە ئەنجامی یەک گۆڵ بەرامبەر 0 گۆڵ یانەی وەرزشی بازیان توانی بە گۆڵێکی بێ بەرامبەر لە یانەی وەرشی قەڵازێ بباتەوە بەڵێ بەڕێزان وەک دەبینن پیرۆزە لە یانەی وەرزشی بازیان ئەوەی دەبینن دیمەنی هاندەرانی یانەی وەرشی قەڵازەیە بەڵێ بەڕێزان وەک دەبینن بۆ ئەنجامی 1-0 هاتینە کۆتایی یاریەکە و یاریەکە بە گۆڵێکی بێ بەرامبەر
لە بەرژەوەندی یانەی وەرزشی بازیان کۆتایی پێهات پیرۆزە لە شێرەکورانی بازیان توانیان لە ناو یاریگای قەڵازێ 3 خاڵی گرنگی یاریەکە بەدەست بێنن بەڵێ پیرۆزە